گروپێکن ئەو گروپی کە دەستیان بوو لە 16 ئۆکتۆبەر ئەمانە وەکو چۆن خیانەت لەگەڵ خوێنیان تێکەڵ بووە ینی کۆلەی بەرژەوەندی ملەتی کوردیان ناوێت ئەوەندە ئەوێت چی سفاداکە لە نەوتی کەرکووک چی سفاداکە لە ئەو فەوزایی کە پیاوتە توجار الحرب بە زمانی عەربی حەز ئەکەن دایمە فەوزا هەبێ دایمە تەمومژی هەبێ بۆی بتوان لە ژیر ئەوە بەرژەوەندەکانی خۆیان جێبەجێکەن وەلەو من قەت حەزم نەکرۆ بەردەوام کە وشەی خیانەت بەکاربێنم لەبەرەوەی کە نێرانی کورد لیان پێ خۆش نەبێت دوانیان لەو کە شەشێکێتین دوانیان بە تەنها چونەتەوە مەعادلەوە لە جاتی ئەوانی تریش تەوقیعیان کردووە تەمان خۆیان کەوانتر نین بۆ دژی منن لەبەرەوە دژی منن من مەشروعیەتم بەو خێئینیان نەدا بەو کەتنیان نەدا کە کردیانەکو قوبا تاڵەبانی لێ کەتنیان کردووە من مەشروعیەتم بەو کەتنە نەدا وەکو کۆسەتە لێ کاڵفا من شەرعیەتم بەو کاڵفامانە نەدا لەبەرەوە پیان ناخۆشە و ئەو انتقامێکە لە منیە سەر نووساکە حالیان